یەکێک لە بارگەکانی پارتی دیموکراتی کوردستان مێربنداڵێک کە تەمەنی 13 ساڵان بووە سوتاوە بۆ زانیاری زیاتر دەچمە لای گۆران عەبدوڵڵا پەیامنێرمان یاخود نێردراوی ئەنارتی لە قەڵاتچێ گۆران چ زانیارێکی نوێت لە سەبارەت بەو بەربنداڵی کە تەمەنی 13 ساڵە و لە یەکێک لە بارەکانی پارتی دیموکراتی کوردستان لە قەڵاتچێدا سوتاوە هۆکاری سوتانەکەی چی بووە؟ بەڵێ چیا من ئەمەوێ بە درێژی باسی خۆپیشاندانەکانی قەڵازێ بکەم لە دوو ڕۆژەدا ئەوە بوو دوێنێ ئێوارە بۆ یەکەم جار با بڵێن لە دوای خۆپیشاندانەکەی ڕۆژی پێنجشەممە هەفتەی ڕابردووی سلێمانی خەڵکی قەڵازێش بە هەمان شێوە ڕژانە سەر شەقام دژی دواکەوتنی موچە و ناڕزای دەڕوونی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم ئەوە بوو سەرەتا خۆپیشاندەران بینای قایمێتی قەزای پشدەریان بەردباران کرد دواتر ئاراستەی خۆپیشاندانەکان گۆڕا ڕۆ و ناوچەی پارتی ڕۆیش واتە لە بەردەم قایمێتەوە خۆپیشاندانەکان ڕۆیش بۆ بەردەم ناوچەی پارتی و لە قیانزەی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو سەرەتا خۆپیشاندەران بەربارەی ناوچەی پارتیان کرد بوو دواتر لەلایەن ناوچەوە تەقە کرا بوو ئەوە بوو لە ئەنجامە کەسێک شەهید بوو دواتر گرژیەکان هەر بەردەوام بوو خۆپیشاندەران لەسەر شەقامی گشتی ناو بازاری قەڵازە ئاگریان کردو دیسان جارێکی تر ڕۆشنەوە بەرەو لە قیانزەی پارتی دیموکراتی کوردستان و تەقەکان زیاتر بوون لە ئەنجامدا دوو کەس شەهید بوون و 18 برینداری لێکەوتەوە دوا بەدوای ئەوە ئەمڕۆ جارێکی دیکە خۆپیشاندان لە قەڵازێ دەستی پێکردەوە بەڵام ئەمڕۆ جیاواز بوو لە دوێنێ بە حکمەوەی ئەمڕۆ خۆپیشاندەران بەبێ جیاوازی هەڵیان تا سەر بارگای لایەن و حیزبەکان بەبێ جیاوازی بەربارانیان کردن و ئاڵای هەریەکە لە حیزبەکانیان هێنایە خوارەوە لە مەکۆی گۆڕانەوە دەستیان پێکرد کە ئاڵای مەکۆی گۆڕانیان هێنایە خوارەوە دواتر ئاڵەکانی ناوچەی کۆمەڵی ئیسلامی و ناوچەی گرتووی ئیسلامی بە دوایشدا گۆران زانیاریمان دەوێت لەسەر مێربنداڵی کە سوتاوە لە یەکێک لە بارگەکانی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا ڕەوشی قەڵاتچێ بەڵێ چیا وەکوتم بەڵێ وەکوتم دوای ئەوەی کە باڵین ئاڵاکانە هێنایە خوارد چوونە ناوچەی پارتیەوەی گەڕێکی ڕاپەڕین ئەو ناوچەی کە لە گەڕێکی ڕاپەڕینە شەوی ڕابردوواتە شەوی دوێنێ هیچ خۆپیشاندەرێک نەچوو بەلای ناوچەی ڕاپەڕینە بەڵام ئەمڕۆ چوونە ئەوێش ئەم ناوچەیە چۆڵ کرابوو خۆپیشاندەران ئەم ناوچەیان سووتان دواتر هاتنەوە لە قیانزە کە لە قیانزەیان سووتاندووە مێردمنداڵێکی تەمەن سیانزە لەناو ئەم لقەیە گیری خواردووە نەیتوانیوە بێتە دەرەوە بەهۆی ئەوە دوای ئەوەی کە مناڵەکە بێسەروشەنە بێ ناچێتە ماڵەوە خانەوادەکەی خێزانەکەی پەیوەندیەکەن بە هێزەکانی ئاسایش و پۆلیسەوە دوای گەڕانی چەند کاتژمێرێک ئەیدۆزنەوە کە لە ناو لقی پارتیا سوتاوە سوتانەکەشی ڕێژەی سەداسەدە بۆ زانیاری زیاتر ئەچمە لای دکتۆر هۆشمەت عەلی بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی قەڵازە بەڵێ دکتۆر ئەگەر فەرمووتێرە و پێمان بڵێ ڕووداوی سوتانی ئەو مێرمناڵە چۆن بووە ئەو زانیارانی لای ئێوەیە چییە؟ بەڵێ لە ئەنجامی خۆپیشاندانەکانی ئەمڕۆی قەڵاتچێ 4 کەس بوونە قوربانی کە لە ناویاندا مێرمناڵێکی تەمەن 12 ساڵانە کە تەواوی جەستەی بە ڕێژەی لە سەداسەد سوتاوە بەهۆی سوتاندنی بارگای یەکێک لەلایەنە سیاسیەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە ئەم مێرمنداڵە لە نهۆمی دووەم بووە کاتێک کە بارگاکان سوتاندووە ئەو مێرمنداڵە نەیتوانیوە خۆی دەرباز بکات و تەواوی جەستەی سوتاوە و نیو کاتژمێر لەو پێش گەێنرا نەخۆشخانە هەروەها سێ لە خۆپیشاندەرانی تر دوو لە خۆپیشاندەرانی تر بریندار بوون بە بەرد بەڵ هەر ئەمڕۆ هەروەها دانەیەک تریش کە لە هێزەکانی پۆلیسە بریندار بوو هەر بە بەرد بەڵام برینی هەرسێکیان سەخت نەبوو و لێرە چارەسەری پێویستیان بۆ کراوە و ڕەوانەی ماڵۆکراونەوە لە ئێستا دوایین ئامارەکانی بابڵین قوربانی و کوژرا و برینارەکانی خۆپیشاندانەکانی ئەم دوو ڕۆژە چەندێکە؟ لە ئێستا لە بەهۆی خۆپیشاندانەکانی ئەم دوو ڕۆژەوە 3 کەس بوونەتە قوربانی 3 کەس گیانیان لەدەستداوە دوانیان بە فیشەکێکیان جەستەی سوتاوە بە ئاگر و 21 کەسیش بریندار بوون لە کۆی ئەو 21 کەسە 10 کەسیان بەهۆی فیشەک بریندار بوون کە دوانیان باری تەندروستیان ناجێگیر بوو ڕەوانەی سلێمانی کراون ولی ئێستا لە نەخۆشخانە ئێمە دوو نەخۆش لە ژێر چاودێری پزیشک داماونەتەوە کۆی گشتی نەخۆشەکانی تر ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە و لە ئێستادا کۆی گشتی نەخۆشەکان بریندارەکان بەوانش کە حالە کراون هەمویان باری تەندروستیان جێگیرە بەڵێ چیاوەکو گوێتان لێ بۆ ئەمە دوایین ئامارەکانی دوو ڕۆژی ڕابردووە کە بەهۆی خۆپیشاندانەکانەوە خۆپیشاندەران بریندار بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر دێنەوە سلێمانی بەڕێز